عزیزان بەردەوام دەبین دەچینە لای تەوەری گفتوگۆکانمان تەوەری یەکەمی گفتوگۆکانمان باز لەوە دەکەین کە با بڵێن کاریگەری کۆبوونەوەی ئۆپک پلس لەسەر نرخی نەوت چی دەبێت و بە شێوەیەکی گشتی ئەو بڕیارانەی کە لە کۆبوونەوەکە دەدراوە تایبەت بە نرخی نەوت خۆی لە چیدا دەبینێتەوە و بە شێوەیەکی گشتی لەسەر بازاڕی گیان چ کاریگەریەک دروستەکە بە تایبەتی لە نرخی نەوتدا تایبەت بەم قسە و گفتوگویانە میوانداری زۆر بەڕێز بەهجەت ئەحمەد ماستەر دەگرێ بەستینەوت و خازە ستۆدیۆی بەیانی کورسستان نیوزمیانە کاک بەهجەت سپاس بۆ ئامادەبوونیت بە خێراتی زۆر سپاس زۆر سپاس. کۆبوونەوەی ئۆپک پلس کە دوێنێ ئەنجامدرا و کۆمەڵێک با بڵێن بڕیاری تێدا درا بە شێوەیەکی گشتی لە کۆبوونەوەکە یاخودۆ بڕیارانی درا چ کاریگەریەک لەسەر نرخینەوت بەجێ دەهێڵێت. بەڵێ بەیانیتان باش و بەیانی بینەرانی کورسات نیوزی عزیز باش طبیعی لە مانگی دەی ئیمساڵەوە پاش ئەوەی کە نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاو دابەزینی بە خۆی وەبینی بەهۆی فشارەکانی ئیداری ئەمریکا و هەروەها بەهۆی دووبارە سەر هەڵدانەوەی کۆڤید-19 لە وڵاتی چین کە کۆمەڵێک ڕێکاری تەندروستی گرتە بەر لە شەنگەهای و لە چەند شارێکی گەوری ئەو وڵاتە کە بووە هۆی ئەوەی کە جارێکی تر خواست لەسەر نەوت بە شێوەیەکی بەرچاو دابەزێت و کاریگەریەکی گەوری کردە سەر نرخی نەوت لە بازاڕە جیهانەکانە. بۆیە ئۆپێک پلس لە مانگی دەی ئیمساڵەوە جارێکی تر بڕیاریدا بە دابەزاندنی ڕێژەی بەرهەمهێنانی وڵاتانی ئۆپێک پلس بە بڕی 2 ملیۆن بەرمیل. ئەم بڕیارە تاوەکو کۆتایی ساڵی 2023 بڕیارێنداوە بەردەوام بێت بەڵام بە شێوەیەکی دەوری کە ئەوان بڕیارێندا بوو کە پیاداچوونەوە بکەن بە بڕیارەکاندا ڕێژەی کەمکردنەوە زیاد بکەن زیاتر لە 2 ملیۆن بەرمیلەکە کەمتر بکەن یاخود گۆڕانکاری تا بکەن و زیادی بکەن بە پێی خواستی بازار و بە پێی نرخی نەوت چونکە ئۆپێک پلاس کە لە 23 وڵات پێکاتوە ئەم وڵاتانە ڕێژەی لە 143 کۆی نەوتی هەموو جیهان بەرهەمێنن و کاریگەری گەوریان هەیە لەسەر دیاریکردنی نرخی نەوت لە هەموو جیهاندا. بۆیە ئۆپێک پلس بەڕاستی لە کاتی دروستبوونی و هەتاوەکو ئێستا توانیوێتی سەقامگیریەکی باش ڕابگرێت بۆ نرخی نەوت و توانیوێتی نرخی نەوتیش لە ئاستێکی باشە ڕابگرێت لەبەر ئەوەی کە وڵاتەکانی ئۆپێک پلسیش بەڕاستی زۆر تاوەکو ئاستێکی زۆر بەرز پابندن بە بڕیارەکانی ئۆپێک پلسەوە هەش بڕیارێک ئەدرێ بەڕاستی پابندن پێوە. بۆیە ڕۆژی شەممە ڕێکخراوی ئۆپێک کۆبوونەوەییان کرد لەسەر ئامادەکاری بۆ ڕۆژی یەکشەممە کە کۆبوونەوەکەی ئۆپێک پلس کراوە لە کۆبوونەوەکەدا بڕیاردرا کە ئاستی بەرهەمهێنان بە ڕێژەی 2 ملیۆن بەرمیل بەردەوام بێ هەتاوەکو کۆتایی ساڵی 2023 و هەروەها ئەو کۆبوونەوە دەوریەکان بیکەنە 6 مانگ هەردوو مانگ جارێک نەبێ بەڵام بەردەوام لیژنەی چاودێری ئۆپێک پلس بۆ بازاڕی نەوتی جیهانی بەردەوام لە کۆبوونەوەدا دەبن هەردوو مانگ جارێک کۆبوونەوە دەبن و ئاگدار دەکەن و لە کاتی پێویستدا داوا لە ئەنجومەنی ویزاری ئۆپێک پلسەکەن کە کۆبوونەوە بکرێت بۆ ئەوەی کە ئاستی بەرهەمهێنان ئەگەر هات و پێویستی بەوە بکات زیاتر کەم بکرێتەوە یاخود پێویست بۆ کات کە زیاد بکرێت و نرخی نەوت بەرز بێتەوە بڕیاری پێویستی لە بدرێت. واتە گۆڕانکاری لە ڕێژەی بەرهەمهێنانە نەکرا لە کۆبوونەوەکەی دوێنێدا نرخێت هیچ گۆڕانکاریی تیانەکرا 2 ملیۆن بەرمیل کە لە مانگی دەبڕیاری لێدرا بوو بە هەمان شێوە کەم کراوەتەوە و بڕیارەنداوە کە بەردەوام بێ هەتاوەکو کۆتایی ساڵی 2023. باشە هۆکاری ئەم بڕیارێکی بوو لە کاتێکا لە ڕۆژی شەمە وا بڕیار بوو کە هەوڵ بدەن ڕێژەی بەرهەمهێنان سنووردار بکەن کەمی بکەنەوانێ بەڵام وەکو خۆی ماوەتەوە هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ هۆکارەکەی گەڕێتەوە بۆ بازاڕی نەوت بەڕاستی بازاڕی نەوت لە ناجێگیریەکی زۆر گەوری پێوە دیارە بە تایبەتی لە دوای هاتنی کۆڤید-19 لە ساڵی 2020ەوە بازاڕی نەوت شڵەژانێکی زۆر گەورەی پێوە دەرکەوت و ئەویش نەتیجەی ئەو ڕێکارە تەندروستیانە بوو کە هەموو وڵاتانی جیهان لە بەرامبەر کۆڤید-19 گرتیانە بەروە بووە هۆی کەمکردنەوەی ئاستی خواست لەسەر نەوت بە شێوەیەکی زۆر چاوەڕوان نەکراوە تاوەکو ئەو بوو لە ساڵی 2023دا نرخی نەوت لە نرخی نەوتی تەکساسی ئەمریکی گەیشتە نێگەتیڤ 37 واتە 37 دۆلار لەژێر سفرەوە و ئەمە کە لە مێژووی نەوتا و لە مێژووی بازاڕی نەوتیدا شتیوا ڕووی نەداوە بەڕاستی کە بگاتە نێگەتیڤ. دوای ئەوە کە ئۆپێک پلس بڕیاریدا بە کەمکردنەوەی
ڕێژەی بەرهەمهێنانی نەوت بە شێوەیەکی بەرچاو وردە وردە سعری نەوت جارێکی نرخی نەوت لە بازاڕە جیهانەکانە بەرز بووە و ئاستی خواست ئاستی خستنە ڕووکەم کرایەوە بووی کە ئاستی هاوتەری بێت لەگەڵ ئاستی خواستە و توان سعری نەوت بەرز بکەنەوە بالفعل سەرکەوتوو بن لە کارەکاندا و توانیان نرخی نەوت تاوەکو ئاستێکی بەرچاو بەرزکەنەوە و سەقامگیریەکیش بژێڕنەوە بۆ بازاڕی نەوت لە بازاڕی جیهانیدا بە شێوەیەکی زۆر باش و هەموو وڵاتەکانی ئۆپێک پلاسی ژۆک وتم تاوەکو ئاستێکی زۆر بەرز پابندی بڕیارەکانی ئۆپێک پلاس بوون کە چی بڕیارێکیان داوەکو خۆی جەبەجیان کردەوە بۆیە یەکێک لە سڕی سەرکەوتن و بەرقەراربوونی ئارامی و گەڕاندنەوەی نرخێکی باش بۆ نرخینەوە بەڕاستی ئەو ئیلتیزامی وڵاتانی ئۆپێک پلاس بوو بە بڕیارەکانەوە و هەروەها لە دوای دەستپێکردنی جەنگی ئۆکرانیا و ڕووسیاش لە ئیمساڵدا بەڕاستی جارێکی تر هێشتا شڵەژانی کۆڤید-19 تەواو نەبوو بوو بازاڕی نەوت استیقرارێکی باشی بۆ ناتوە جارێکی ئەمەش بەڕاستی شڵەژانێکی زۆر گەوری بۆ دروست کرد و بووە هۆی ئەوەی کە جارێکە ئۆپێک پلاس تەدەخل بکاتەوە بە شێوەیەکی باشتر بۆ ئەوەی کە بتوانێت ئارامێک بۆ بازاڕی نەوت بجێڕێتەوە. باشە کاک باش دیارە ئەم قەیرانە سیاسی کێسە بۆی شەڕی رووسیا ئۆکراین کاریگەریش لەسەر بازاری ئابووری بە تایبەتر نەوتە بووە زۆرێک لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی یاخو بەشێک لە وڵاتانی داوای بەرهەمێنانی نەوت ئەکەن لە وڵاتانی ئۆپێک پلاس بە ڕێژەیەکی زیاتر ئەو داواکاری هیچ کاریگەریەکی نابێت لەسەر گۆڕینی بڕیارەکانی ئۆپیک ئۆپێک ئەزانین چۆنە مێربان خان نەوت خۆی سلعەیەکی سیاسیە یعنی داخڵە بێت لە هەموو بڕیارە سیاسەکانەوە داخڵە بێت لە هەموو ململانە سیاسەکانە لە بینی وڵاتاندا ئێستا لە دوای جەنگی ئۆکرانیا و ئەبینین کە هەموو جیهان دابش بووە بەسەر دوو بەرەدا بەرەیەکیان کە رووسیا و هاوپەیمانەکانێتی بەڕێیەکیان کە ئەمریکا و هاوپەیمانەکانێتی طبیعی رووسیا و هاوپەیمانەکانی کە سعودیە و چەند وڵاتێکی تری بەرهەمهێنی نەوتە کاریگەریەکی زۆر گەورەیان هەیە لەسەر بڕیارەکانی ئۆپێک پلاس کە ئەمەش بۆتە هۆی مای نیگەرانی ئیداری ئەمریکا و هاوپەیمانەکانی چونکە ئیداری ئەمریکا بە هەموو توانایەکی خۆیەوە هەوڵەدات بۆ ئەوەی کە نرخی نەوت بێنێتە ئاستێکی زۆر نزم بۆ ئەوەی کە زەرێکی زیاتر بدات لە بودجەی رووسیا و تاوەکو نەتوانێت ئەو شەڕی کە لەگەڵ ئۆکرانیا هەڵی گیرساندووە بەردەوامی پێ بدات چونکە بەشێکی هەرە گەورەی بودجەی رووسیا لە نەوتەوە دابینەکرێت لەو نەوتە لۆ غازەوە کە دابینەکرێت ئەوە بوو کە لە قیمەی جەددە کە ڕئیسی ئەمریکا هات و خۆی ویستی پەیوەندەکانی خۆی لەگەڵ سعودیە ئاسایی بکاتەوە دوای ئەو کێشە ململانە گەورانی کە بە تایبەتیش جۆ بایدن لە کاتی حملەی ئینتیخابیەکەیدا لەسەر جەمال خاشەقچی ئەو ڕۆژنامەنووسە سعودیەکە کە لە سعودیە کوژرا و جێنشینی سعودی پێتۆمەتبار کرد ئیداری ئەمریکا کە گرژیەکی زۆر گەورەی لە بین ئیداری ئەمریکا و سعودیەکان دروست کرد. ئیداری ئەمریکا ویستی ئەم گرژیانە بڕەوێنێتەوە وە کۆمەڵێک قسە کرا لەو بابەتەوە بۆ ئەوەی کە جێنشینی سعودیە بێتاوانە تاوەکو بتوانێت فشارێک بخاتە سەر سعودیە و ڕێکەوتنیە لەگە سعودیەدا بکات کاریگەری سعودیە لە ئۆپێک پلەسدا بەرلای خۆیدا ڕابکێشێت و بتوانێت لە ئۆپێک پلەسیشا بەڕاستی رووسیا احتیوا کات تاوەکو رووسیا نەتوانێت کۆمەڵێک داواکاری خۆی هەیە لە ئۆپێک پلەسا فەرزی بکات ئەوە بوو لەمەشا بەڕاستی فەشەلی هێنا ینی ئیداری ئەمریکا فەشەلی هێنا نەیتوانی ئەوە بکە و نەیتوانی سعودیەدا ببڕێت لە رووسیا بۆیە بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و لە مانگی دەی ئیمساڵدا سعودیە هاوکاری ڕووسەکانی کردو و بەرهەمێنانی نەوتی بۆ ئاستی 2 ملیۆن بەرمیل کەم کردەوە بۆ ئەوەی کە بتوانێت نرخی نەوت لە ئاستێکی جێگیر لە ئاستێکی بەرزدا بێڵێتەوە کامش بۆ هۆی مای نیگەرانی ئەوروپیەکان و ئیداری ئەمریکاش و ئەوە بوو کە لەم چەند ڕۆژی ڕابردوودا تاوەکو کار گەیشتە ئەوەی کە یەکێتی ئەوروپا کۆبوونەوەی بکە لەسەر دیاریکردنی سەقفی فرۆشتنی نەوتی رووسیا چونکە ئەو ڕێکارانێک کە گرتبیانە بەربەرامبەر بە رووسیا بە بۆچینی من بەڕاستی فەشەلی هێنا کە نەهێڵ نەوت بفرۆشێت نەهێڵ غاز بفرۆشێت و هەروەها ئەوروپا وەکو جەنابی شەباسی کرد خۆی پێویستی بە غاز و بە پێویستی بە نەوتی رووسیا چونکە لەبەر ئەوەی کە بە کولفەیەکی زۆر کەمتر و بە ماوەیەکی زۆر کەمتر ئەو غاز و نەوتیان بەدەستەگات بۆیە لەم چەند ڕۆژی ڕابردوودا دیاری کرا سەقفی فرۆشتنی نەوتی رووسیان دیاری کرد بە $6 کە دەبێت لە $6 زیاتر مامەڵەی پێوە نەکرێت کە ئەمەش
بۆ هۆی نیگەرانی ئیدارەی رووسیا و تهدیدی ئەو وڵاتانی ئیتیحادی ئەوروپی کرد کە پێوتنە هەج وڵاتێک ئیلتیزام کات بۆ بڕیارەوە من نەوتی پێ نافرۆشم و هەروەها هەردوو هاوپەیمانە بەهێزەکەی رووسیاش کە چین و کە هندستانن بەڕاستی هاتوونە دەسەر خەت و کە ئەوان پابند نابن بەو بڕیارەوە و ئەوان بە بەردەوامی نرخی نەوت لەگەڵ رووسیا خۆیان ڕاستەوخۆ دیارەکەن مامەڵی پێوەکەن لێکڕن کە ئەمێش کاریگەریەکی زۆری هەبوو بەڕاستی لەسەر ئەم ڕۆڵی رووسیا لە بڕیارەکەی دوێنێ یەکشەممەدا کە جارێکە فشارکاتەوە کە ئاستی بەرەمێنان هەر بەو شێوەی کە لە مانگی دەبڕیاریان لێدا بوو بەردەوام بێت هەتاوەکو کۆتایی ساڵی 2023 بۆ ئەوەی کە بتوانە نرخی نەوت بە ئاستێکی بەرز بێڵنەوە و رووسیا خۆی بپارێزێت لەو فشارە سیاسیانەی کە لەلایەن ئەوروپیەکان و ئەمریکا وەکرێتە سەری و بتوانێت بودجەیەکی باشتر پارێکی باشتری دەست بکەوێت لە فرۆشتنی نەوتەکەی. باشە کاک باشە بە شوەیەکی گشتی نرخی نەوت لە بازارەکانی جیهاندا لەسەر چ بنەمایەک دیاری دەکرێت؟ ئایا بنەماکان هەروەکو باسی دەکەیت ئەم جۆرە بنەما سیاسیان خو کۆمەڵێک پێوە و بنەما هەیە کە پێویستە تەواوی با بڵێن وڵاتان بۆ نرخی نەوت پێوەی پابند بن؟ بەڵێ میرەبان خان نەوت کەرەستەیەکی زۆر هەستیارە و بازاری نەوت بازارێکی زۆر هەستیارە، یعنی بە بچووکترین گۆڕانکاری لە جیهاندا ڕوودات کاریگەری خۆی بێت لەسەر نرخی نەوت و وەکو لە پرسیارەکەی بەڕێزی شتا باست کرد نرخی نەوت لەسەر چەند بنەمایەک دیارەکرێت. یەکەمێکیان نەوت وەکو هەموو سلعەیەکی تر وەکو هەموو کەرەستە و وەکو هەموو بابەتێکی تر لەسەر خواست و خستنە ڕوو کە دیارەکرێت و بنەمایەکی تر کە نرخی نەوتی پێ دیارەکرێت بەڕاستی گۆڕانکاریە کەش و هەواکان و سروشتیەکانە. بۆ نمونە ئێمە چەندین جاربینیمانە کە فەیەزانێک بۆ نمونە عاسیفەیەک ئەدات لە بەندەرەکان بە تایبەتی لە مەکسیک و ئەمانە کە دەبێتە هۆی ئەوەی کە ئاستی هەناردەکردنی نەوت ڕابگرێت یاخود کەمی بکاتەوە دەبێتە هۆی بەرزبوونەوە و گۆڕانکاری لە نرخی نەوتە و هەروەها لایەنە ئابوووریەکەشی بەڕاستی کە بریتیە لە نرخی دۆلار هەتاوەکو نرخی دۆلار بەرز بێت و نرخی دۆلار لە ئاستێکی بەرزە مامەڵی پێوە بکرێت نرخی نەوت بە شێوەیەکی بەرچاودا ئەبەزێت چونکە هەموو کڕین و فرۆشتنیشی نەوت تاوەکو ئێستا لە جیهانەوە لە بازاڕە جیهانەکاندا وابەستەی دۆلارە و هەروەها یەکێکە لە بنەماکانی تریش و کە بەڕاستی زۆر بنەمایەکی زۆر میهمە بۆ دیاریکردنی نەوت و کە سعری نەوت زۆر گۆڕانکاری پێدەکات بابەتە سیاسیەکان و بابەتە بڕیارە سیاسەکانە کە لە بینی وڵاتەکانە و ململانە سیاسەکانی بینی وڵاتەکانە کە بەڕاستی بەکاری ئێنن و کەرەستەی نەوت بەکاری هێنن بۆ قۆڵبە هەڵدانی سیاسی یەکتری بۆ دژی یەکتری بەڕاستی بەکاری ئێنن چونکە خۆی نەوت وزە داخل بووە لە هەموو سێکتەرەکانی ژیانە و دەبێتە هۆی ئەوەی کە بڕیاری سیاسی لەسەر بنیاد بنرێ و بڕیارە سیاسەکانیش بەڕاستی کاریگەری زۆر گەورەیە بێت. یعنی بە شێوەیەکی گشتی ئەو بنەمایانی کە نرخینەوە لە بازاری جیهانیدا یەکەمیان عەرز و تەڵەب خستنە ڕوو، دووهەمیان ئاو هەوا و کەش و هەوا و لەگەڵ زریانە سروشتیەکان کە ڕوودەدات و لەگەڵ ئابووری کە پەیوەندی هەیە بە نرخی دۆلار و چوارەم بنەمایشان بەڕاستی بریتە لە ململانە سیاسی و لەو کێشمە سیاسیانەی کە لە نێوان وڵاتانی جیهانە ڕۆدات. باشە کاک باجە دیارە دوێنێ لە کۆبوونەوەکەدا ئاماژە بۆ کراوە کە تەواوی ئەندامانی ئۆپێک لە بەپەرۆشی ئەوەن کە بازاری نەوت سەقامگیر بێت و هاوسەنگ بێت دەکرێت بڵین لە ئێستادا ئەو هاوسەنگی هەیە و سەقامگیرە؟ هەتاوەکو ئێستا ئەو سەقامگیریە دروست نەبووەوە ئەوش بەهۆی تاوەکو ئێستا ڕێکارەکانی کۆڤید-19 هەتاوەکو ئێستا هەر بەردەوامە لە زۆربەی وڵاتەکانەوە بە تایبەتی لە گەورە ئابووری وەکو چین کە بەڕاستی ئەم کاریگەری هەموو بڕیارێکی چین کاریگەری هەیە لەسەر نرخی نەوت لە بازاڕە جیهانیەکاندا. ئەمە یەک دووهەمیشان ئەو ململانە سیاسیانەی کە لە بینی هەردوو کوتلەی جیهانیا کە دروست بۆ رووسیا لەلایەک و ئەمریکا هاوپەیمانەکانی لەلایە ئەم بڕیارانە ئەم ململانە سیاسیانە بۆتە هۆی ئەوەی کە تاوەکو ئێستا سەقامگیری نەگەڕێتەوە بۆ بازاری نەوت و ئەبینین کە بازاری نەوت بە شێوەیەکی زۆر بەرچاو بەرزە بێتەوە هەتاوەکو بینیمان لە ئیمساڵدا گەیشتە ئاسی $139 بەڵام لە پڕشدا دەبەزێتەوە خوارەوە بۆ ئەوە پەیوەندی هەیە بەو دۆخەنە جێگیرەی کە جیهان بەخۆیەوە ئەبینێت لە دوای کۆڤید-19 و لە دوای
جەنگی ئۆکرانیا و رووسیا. بەڵێ زۆر سپاس بوو بەهجە ئەحمەد ماستەرێک لێ بەستینەوە تۆ خاص سپاس بۆ ڕوونکردنەوەکان. سپاس بە جەناب.